ئێرە شاری هەولێرە و گەڕەکی دارەتووە. لافاوەکە بەشێکی لێرەوە سەرچاوی گرت و ڕوویکردە ماڵەکان و زۆرێک لە ماڵە هەژارنشینەکانی تەواو داگرت و دایپۆشت. ماڵ ئەوەی دەیبینن لێرە کەوتووە ئەو هەمووی ماڵەکەی منە، ئەوە گشتی هەر هەمووی ماڵەکەی منێ لێرە کەوتووە بە ئەوەی بەسەراتە پێڵاوەکانیشمان بۆ دەرنەچووە، ئەوەی دوتە پێڵاو و نەعلانەی هەکە لە پێمانەوەیش خەڵک دایت. مندار تەلەبە بوون و ئیشمان کرد و هەر بەخوا شتێکم بۆ خۆم ناکرێت ئەم بەس خانێکم بۆ بکە هیچکەم ناوێ ئارە بەخوای زۆر درم پێخۆش بوو هەتاکو کومبارم کڕی قیرسپی بوو یعنی دام خستەوە و دوسێ ڕۆژ لەبانی دانیشتین ڕاست ئەو هەی لێ هات. نەبوونە سێ چوار کورد زاهێڵی هەیە ینی وەزێ زۆر خراپی هەیە هیچی دەرنەچوە بین دڵ پڕ بۆ بۆیان نەگیری ئەرەوەڵای گریانم لێ بۆیان نییانە هیچیان نییە هیچ واریداتێکی هەیە نیە یەک ڕاتبێکی هەیە بەس هیچ تری نییە شتێکی نییە واریداتێ خانی هەیە بکرێت نە دوکانی هەیە هیچ شتێکی نییە. من خۆم لە خەوا بووم هاتمە ناو مەتبەخەکەەوە پام کەوتە ناو ئاوەوە دەرگام کردەوە ئاو هاتە ژوورە بە تاکید ئەوەندە ساڵە کۆیەکەیتەوە لە لافاوێکی ئەوها لە هەمووی زەرمەند دەبیتوتەوە بە چەند سەعاتێک تقریبن لافاوەکە هەر هەمووی سەعات و نیوەکی نەخایەن ئەوەندە زەرمەند دەبوو خەڵکێکی زۆری نەک بەس ئێمەمان وەڵای ئەوە ماڵەکەی دەیدینی ئەوە هەمیمان بۆ فڕێدان داناوە وەزبەی دیکەشمان فڕێداوە ڕاستی ینی ئاشاییسی دەرنەچووە لە کومبارە لەی لە بەتانەیە لەی لە جیێبانە لە هیچی دەرنەچووە فەرمۆ ئەشیاکان ینی هیچی دەرنەچووە ئەوەمەوی بۆ فڕێدان دانا من ئەوانە هەمی فڕێدانە من ئیشم کرێکاری ڕاستەیە هەفتەیەکیش من ئیشم نەکردووە سەلازە هەمی لەبان ئاو بوو مجەمیدە لەبان ئاو بوو تەباغەڵی هیتەرەڵی سۆباڵی ینی ئەشیای بایەڵی هیچی. هەژدە ساڵە خێزانی پێگەناوە تا ئێستا سەحابخانی خۆی نییە ئەو خانەی هی خێرخوازێکەوە هەر بە خێر داوێتی پێی هەتا سوکنەیەک بۆ خۆ پیادە سوکنەش بە 18 ساڵ 9 ساڵ پێیان نەبێت تازە خوا ئەگەر بۆی پیاکەدا نابێت وەڵا زۆر وەڵای یەک دەرزی بۆ دەرنەچووە ئەوەندەی ماوەت ئەو تا ئەرزاقەکەی شتری فرەداوە هیچ بە دوسێ دەمەشۆفەڵمان فرەداوە ئەوەندە ئەرزاقما ئەوانەوە نەدیوە تەڕ بووە هەمووی شتی وێران بووە. لە پێنج سێر و گۆلکەچی ئەو سێر و گۆلکەممایە لە 130 سەر عیوانیش ئەو 12 سەر عیوانممایە ئەوەش کەلەشەکانت کێ هەندێک کەلەش لێرکوانەوە لەگە ئاوێدا خنکابوون ماینەوە ئەوانە هەمووی هەوە وا لەبەر چاوان دیارن ئەوە کەلەشەکانە سیرک ئەوە هەمووی کەلەشە تەمشە ئەوە هەمووی کەلەشەوە لێرکوانە مایتەوە چەندیشم فڕێدا تەمشە ئەوە لە سێ عایلە لەسەر ژیانمان لەسەر ئەو ئاژەڵداریە لە 130 سەر عیوانی ئەو کەلەشەی بەرچاوانمایە لەگە ئەوەندەی
لە درنگانێکی شەو لە شاری هەولێر چەند گەڕێکی هەژار نشین کەوتنە ژێر لافا و بارانەوە. ئەو گەڕەکانن هاوشێوەی ئەم ماڵە خانووی خۆیان نییە و خەڵکانێک لە بەرخوا پێیان داون بۆ ئەی کرێ نەدەن و لە کرێچەتی ڕزگاریان بێت. بەڵام لە گەرمەی خەوە لە ناوەڕاستی شەوە ئاو قوڕ و لیتە ڕوەکاتە ماڵەکانیان ئەوەی بە چەندین ساڵ بەکرێکاری کۆیان کردبەوە خاپور بوو. خۆتان بینیتان بەم شێوازە هەمووی فرێدرا و کۆتایی پێهات. تۆی خێرخواز، تۆی بەخشندا، ئەگەرچی لافاوەکە تۆی نەگرتووە، بەڵام تۆیەک ئەتوانی بە هاوکاریەکانت ماڵەکانیان بۆ ئاوەدام بکەیتەوە و ناڕەحەتی و ناخۆشەکانیان لەسەر لابن.